سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتەتان باش. لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین لە قەزای چۆمانی. ئەمانەوێ بزانین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە قەزای چۆمان و باڵەکایەتی داوە. ئەو پرۆژە و بەرنامە و پلانەت چیەکەوە بۆ ساڵی 2023 لە قەزای چۆمان جێبەجێ ئەکرێتن. ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان، کێشە و گرفتەکان، کەم و کورتیەکان بابزانین خۆی لە چی ئەبینێتەوە. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز کاک سوار ئاکرەم قایم قامی قەزای چۆمان گفتوگۆ ئەەکەین کە بە سپاسەوە لەو دیدارە لەگەڵمانە. کاک سوارە ئەم کاتتان باش. زۆر بەخێر بێن و سپاس بۆ دیدارم. با لەوە دەست پێ بکەین پرۆژە و پلان و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2023 بۆ قەزای چۆمان خۆی لە چی ئەبینێتەوە. زۆر سپاس بۆ دیدارە. بێگومان وەکو 2 ساڵی پێشتر کە لێرە کار دەکەم لە چۆمان لە بۆ ساڵی 2026 بە هەمان شێوە پێش 6 مانگ پێشی ئێستاکە پلانی خۆمان پێشکەش کردو لە بۆ ئیدارە سەربەخۆی سۆران لە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان لە مستەوای قەزای چۆمان و ناحیەکان و کۆمەڵی گوندی ئەو ناوچێش کە لە هەموو سەکتەرەکانی ژیان خۆی دەبینیتەوە، لە ڕێگاوبان، لە خزمەتگوزاری شارەوانی، لە ئاو، لە کارەبا، هەروەها پەرەپێدانی ڕێگوندەکان و قوتابخانەکان و ئەوانە زیاتر خۆیان دەبێت. بەڵام ئەو پوزێکەمە پێشکەشمان کردوە ڕەنگە مەسەرەن ئەو مەبلەغی کە پێشکەشمان کردن ڕەنگە لەو ئاستەنەری زیاتر ڕەنگە بێتە خوارێ چکەوە پلانە و تەخمینەکە لە بۆ ڕۆیایەکە لە بۆ ساڵێک ڕەنگە ئەو شێوەیە نەبێت کە ئێمە پێشکەشمان کردووە. جەستە بەپێی پلانەکە ئێوەکە ناردووتان بڵێن ئەوە لە مانجی 6 لە ساڵی 2023 چەندی ئەو پلانە هەستەکەی هاتۆتە بەرهەم و جێبەجێ بووە؟ خۆی تاکو ئێستا کە پرۆژەکان دەستیان پێ نەکردووە. ئەو پرۆژانێکی ئێستا کە هەنە پرۆژەی ساڵی پارن بە پاش کەتینە بۆ حکوکاری سەرما و شەختەی ئەو ناوچەیە ئێستا دەستیان پێکردو کار دەکەن. پرۆژە تەواو نەکراوەکان پرۆژە تەواو نەکراوەکان بۆ مە پرۆژەی جوسایدی حاجیەوە دەستی پێکردیتەوە. پرۆژەیەکی ناوسەنتەری چۆمانە ئێستا کاری تێدا دەکرێت بە پێکاتی لە کۆنکریت و دیواری پاڵپشت و جۆگەی کراوە کاری تێدا دەکرێتن. بە هەمان شێوەش پرۆژەی ئەوەمان هەیە کێشانی خەتی پاڵەپەستۆ بەرز لە بۆ چۆمان ئەو ساڵی دووەمەوە بە هەمان شێوە کاری تێدا دەکرێتن. بەڵام بە پرۆژەی 2023 بودجەی 2023 تاکو ئێستاکە بڕیاری نهایی لەسەر نەدراوە کە لەسەر ئاستێک دەبێتن چکە ئەو بەندە بە بودجەی فیدرالی ئەو کاتی بڕیاری لێدرا دێتە سەر بابەتی پەرەپێدانیش بەدە دەکەویتن ئاست و شێواز و گوژمەکان چەند. جا هەست ناکەن تاوەکو ئەو بودجێر لە پەسەند دەکرێت و ئەو جا ڕەزامان لێدرێت و پشتی ئیدارە و پارێزگاکان دیاری ئەکرێ کات بای ئەنجامدانی ئیش و کار نامێنێتەوە. ئەمە بربەستنیە لە بەردەمی ئێوە؟ خۆی مەترسیەکە بربەستێکیشە چکە ساردی ئەو شوێنە و زستانی ئەو شوێنە ڕەنگە ماوەکان لەسەر شوێنەکانی کە زۆر کورد بکاتەوە. بەڵام ئەگەر لەو مانگەیدا دێش ئێستا کە تێدانە مانجی شەشە بڕیار و ڕقەمەکان دیار بن دەکری حرەکە بکرێتن لە بابەتی تەندەر و گازکردنی مقاول و دەستپێکردنی پرۆژەکە زاڕاستە خۆی یان ناڕاستە خۆیە. بەڵام ئەگە تاخیتر بیتن ڕەنگە چێشە و گرفت دروزێ بە تایبەتی لەوە پرۆژانی کە دەستە مقاولات و تەندەر و چێشیان لە بۆ دروزێ. ئەو پلانە ئێوە ناردووتانە هەستەکەن یا تەخمینێکتان بۆ کردووە بودجەکەی چەندی پێویستە بۆ قەزای چۆمان؟ ئەوەی کە ئێمە تەخمینمان کردو لەگەر فەرمانگە خزمەتگوزاریەکان و دوای دراستکردنی لەگەر بەڕێوەبەری ناحیەکان و فەرمانگە خزمەتگوزاریەکان شوامان تەخمین کردووە نزیکەی 10 ملیار دینار دەبێتن لە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان کە ئەوەی لەسەر ئاستی پەرەپێدانە نەوەک بودجەی وەبەرهێنان و بودجەی دێتکە لە دەرەوەی پەرەپێدان چکە بودجەی پەرەپێدانمان هەیە و بودجەی وەبەرهێنانیش هەیە. بۆیە بەس ئەو بودجێکە باسی دەکەم پەرەپێدانە خۆی لە 10 ملیار دەبینیتەوە لە سێکتەرە جیازیەکانی خزمەتگوزاریە لە ئاستی قەزای چۆمان و ناحیەکان. ئەی بودجەی وەبەرهێنان نەتوانێت چی پێ بکرێ؟ ئەوەش مەبلەغەکەی بودجەی وەبەرهێنان زیاتر خۆی لەوە دەبینێت ئەو پرۆژە بەردەوامەکانن. بنمونە ڕێگای چۆمان حاجیۆمران وە کاری تێدا دەکرێت پارەکە 2 کیلۆمەتری لە قیر کرا ئەو سارەکە تۆمۆحی ئەومان هەیە زیاتر لە 5 کیلۆمەتری کەشتەوە بکرێت و قیر بکرێت. ئەو بودجەی وەبەرهێنانە بە هەمان کاتدا کێشانی خەتی پاڵەپەستۆی بەرز لە بۆ چۆمان کە کافشاری کارەبا یاخود چەندایەتی و جۆرایەتی کارەبا لێرە دەگۆڕیتن لە قەزای چۆمان چکە تاکو ئێستا کە چۆمان پەیوەست بوو بە وێزگەی 132 لە سنتەری سۆران بە ناحیەکانیشەوە بە وەرتێشەوە. بەڵام ئێستا کە ئاستەکە دەگۆڕێ محەتەی 132 بەخۆی دێتە چۆمان ئەو کاتی ئێمە محەتەکانی 33 دەور پشتی چۆمان دەبژێنینە لە ڕووی کارەباوە. ئەوەش پرۆژەی وەبەرهێنانە چونکە
بەردەوامە پرۆژێکی استراتیژی شێرخانیشە ئەوانە لە زیاتر پرۆژەکانی وەبەرهێنا خۆی لەوە دەبینیتەوە. باس لە ڕێگەی حاجی ئۆمەران چۆمان کرد ئەو پرۆژەی کە ئێستا کاری تێدا دەکرێتن هەستەکەن پرۆژەکە خاوە بودجەوەکو پێویست دابین نەکراوە کەم و کورتێکە لە چییە کە خەڵک لی ئەەکە ڕەنگە هەمووی بیتن بەڵام دائیمەن ئیدارە لە حکوومەت وا تەماشا دەکاتن کە وەبەرهێن یاخود مقاول توانستی ئەوەی هەبیتن بتوانێتن ئیداری پرۆژەکەی بداتن بەجێری ئەو جەدوەلی کە دانرا نەوەک تەنها توانای ئەوەی هەبیتن تەماشای دەستی حکوومەت بکاتن ڕاستە حکوومەت پارەی لە بۆ دابین دەکاتن بەڵام ڕەنگە هەندێزاران کێشە گولف دروست دەبیتن بۆیە ئێستا کە مەسەرەن پرۆژەی چۆمان حاجی ئۆمەران کە دووساییدا کێشەکە لەوەدایە مقاولەکە وەکو پێویست ناتوانێتن هاوتەریب لەگەر توانای حکوومەت بڕواتن بەو شێوەیە بۆیە ئەو بەخۆی کێشەیەکە بەڵام ئەو سارەکە دوو سارە توانستەکە گۆڕاوە زیاتر لە ڕووی ئالیاتەوە ئیش دەکاتن حکوومەتی پشتگیرێکی باشی کرێ بە تایبەتی ئیدارە سەر بەخۆی سۆرە بۆیە تمۆحی ئەومان هەیە هانی ئەوەماندایە لە بیدایەتی زستان و ببوورە بیدایەتی بەهار هانی ئەوەماندایە کە بتوانانی ئەو پلانی کە هەیە جێبەجێ بکاتن چوە ئیدارە سەربەخۆ مانگانە پارەی لە بۆ دابین دەکاتن ئەگە بتوانانی بەجێری ئەو گوژمەی کە ئیدارە لە بۆی دابین دەکاتن بڕواتن ئەو گوژمانە بەردەوام دەبن هەتاکو دەکرێت شتەکە جێبەجێ بکرێتن تا چەند چاودێری ئیش و کارەکانەکرێتن بە تایبەتی ئەو ڕێگەیە کە ڕێگەیەکی استراتیژیە بازرگانیە و دەواازەیەکی نێودەوڵەتی بەسەرەوەیە با بڵین ئەو پێداویستیانێک کە بەکاردێت لەو ڕێگەیە تەواو ستاندار و نێودەوڵەتی بن خۆی مەبەست دروستکردنەکەیە بڵێ ئەوە خۆی تیمێکی ئەوەی هەیە ئەندازیاری هەیە لە بەڕێوەبەرەتی ڕێگاوبانی سۆران پشتر هەولێر بوو ئێستا ڕێگاوبانی سۆرانەکە ئێستا کە کراوەتەوە ئەوان سەرپەرشتی لایەنە فەنیەکەی دەکەن لە ڕووی کوالیتیوە چۆن جێبەجێ دەکرێتن قۆناغەکانی دیارە هەندێک شتی فەنی هەیە بژێرەی یاساوە جێبەجێ دەکرێن لە ڕووی کوالیتیەوە چ لە کاتی خۆڵکاری کە پڕ دەکرێتەوە چ لە کاتی قیرکردن چ لە کاتی کۆنکریت ئەگەر هەبیتن کوالیتەکەی بە تەواوی وەرجەگیرێت و نمونەی لێوە دەگیرێت مختبەرەکان یەکلای دەکەنەوە ئایا لەگە کوالیتی تەواوە لەگە ستەندەرەکان تەواوە یاننا بەڵام گوانج لەوەدانە ئەوەی کە ئێستاکە پار دروستکرایە 2 کیلۆمەتر لێ قیرکرا تاکو ئێستاکە وای نیشان نەدایە کە کوالیتەکەی نزم بیتن یا خراپ بیتن ئەوە حسابە نزیکەی 7 مانگ 8 مانگە لەژێر کار و لەژێر فشار لە کاک سوارە ئەگەر بۆتان دەرکەوت لێرە بەدووە ئەو کۆمپانیایە کەم و کورتی هەیە بەخاوی ئیشەکە بودجەشی بۆ هات هەوڵەدەن بیگۆڕن و بیدەنە کۆمپانیایەکی تر ئەوە بەجێرەی گرێبەستەکە دائیمەن واردە چکە دەسەڵاتی نهایی کۆتایی لەدەست حکوومەتە ئایا کۆتایی پێدەین یا کۆتایی پێناینی لێکەوتەکانیشی ئەوە بابەتێکی ترە دوای ئەوە تەماشا دەکرێتن بەڵام ئیدارە یاخود ئەو لاینێک کە پەیوەنددارە بە تایبەتی حکوومەت دەتوانانی هەموو کاتێک هەموو عقدێک هەروەشێنیتەوە بە تایبەتی حکوومەت بەڵام دەبی لێکەوتەکانی معالەزە بکاتن ئەوەش بە هەمان شێوەیە حکوومەت دەتوانانی لێ بستنیتەوە بەڵام ئایا لێکەوتەکانی چی دەبن ڕەنگە ئەو بابەتەشی دیکە پێویستە بەلایەنێکی فەنی و دارایش تەماشای بکرێت بۆ مەسلحەتی هەردوو لایش تێدا بێت بە تایبەتی و بە ژەوەندی گشتیش بۆیە دایمە پێیگوترایە بە مقاول بەوە پێیگوترایە ئەگەر بەو شێوەیە جەدوەلەکە جێبەجێنەکەی ڕەنگەمە ئیزراعەتی ئەوەمان دەبێتن پێداچوونەوە بکەین لە ڕێگای وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و ئەنجومەنی وەزیرانیش کە ئەو گرێبەستە بوو گۆڕدرێ و مقاولێکی کە بێتە شوێن بۆ خۆت وەکو قایمقامی چۆمان ڕۆژانەیە بە بەردەوامی چاودێریەکەن هەستەکەن ئێستا ئیشەکان باشتر بەڕێوەچن لە ساڵی پار و پێرە باشترە لەبەر چاودێریی باشی لەسەرەوە بە هەمان شێوەش ویستێک لە لای مقاولەکە پەیدا بووە کە ئەو پرۆژە تەواو بکاتن و بە هەمان شێوەش پشتگیری حکوومەتیش بە تایبەتی ئیدارە ینی دیارە کە تەماشای دەکەی هەیە ئەو پشتگیریە هەیە جا ئەگەر ئەوان هەمووی تەماشا دەکەین لە بۆ ماوەی 20 ڕۆژ تاکو مانگەی دیکە ئەگەر ئەوە نەبوو ڕەنگە لە ئیدارە سەر بەخۆی سۆران پێداچوونەوە بۆ بابەتەوە هیچ بەرنمەیەکی درێژخان هەیە جگە لە بڕین لە ئاجۆمەران تا چۆمان بۆ نمونە بە درێژایی ڕێگەی هاملتۆن کە خەڵک لی ئەکا ڕێژی قەرەباڵغا گەشتیاری بەسەرەوەی هاتوچۆی بازرگانیە ڕووداوی هاتو چۆڕ و ئەدا بە تەواوی بکرێتە دووسایت ئەوە بەردەوام هەبووە لە ساڵانی پێشتریش دیراست کرایە توێژینەوەی لە بابەت کرایە چۆن پەرە پێدرێتە ڕێگەی هاملتۆن لە سۆران هەتاکو دەگاتە مەرزی سنوور ئەو 8 کیلۆمەتری مەرزی سنوور لە بۆ چۆمان دیارەوە بڕیاری لێدرا و دووسایدە بەڵام ئایا لە چۆمان لە بۆ سۆران چۆن سنتەری چۆن محالەزە دەکرێت ئەو پێویستی بەوە هەیە ڕەنگە فراوانکردن دووساید و تونێل بە لەبەر چاوگرتنی وەرزەکانیش و بە لەبەر چاوگرتنی ڕێژە و ئاستی جوولەی بازرگانی لەو ناوچەیە پێویستی بەوە هەیە پێداچوونەی بەسەدا بکرێتە ئێمە لە پلانی خۆمان کە داوای پلانی 3 ساڵیان لێکردینە گوژمەمان لە بۆ دابین کردووە پێشنیار کردووە گوژمە
لە بۆ فراوانکردنی ڕێگەی هاملتۆن و پەرەبێدانی نەک چی ئێستا هەیە لە ئاستێکی بەرزتر بی کە ستەندەری نێودەوڵەتیشی تێدا بیتن کە شیاوبی لە بۆ جوولەی بازرگانی و گەشتیاری و جوولەی دانیشتوانی نۆرمەلی ڕۆژانش بۆیە ئەوە پرۆژەیەکی هەم خانە هەم استراتیزیە پێویستی بەوە هەیە چەند ساڵێکی لەوانی تەواو بکرێت. باس لە جوڵەی بازرگانی کرد لەسەر دەواازی حاجۆمەران بپرسم جوڵەی بازرگانی چۆنە لەوێ لە چ ئاستێکدایە؟ خۆی ئەوەی کە ڕاستە خۆبیتن ڕەنگە پێیوەستی بە وەزارەتی دارایی هەبێتن کە ئاستەکەی چۆنە بەڵام کەوی ئێستا تەماشا دەکەین جوولەیەکی باشتر هەیە لە 6 مانگ پێشی ئێستاکە یا ساڵێک پێشی ئێستاکە جوولەکەی بازرگانی باشترە ئاستەکەی باشترە تەوان بە جێبەجێکردنی کوالیتیەکانی شۆ باشترە وەیە لە هەردوو سەر هەست پێ دەکرێت کە جوولەیەکی زیاتر هەیە لە وستونە لەو خاڵی حاجۆمەر. کاک سوارە چۆمان لانکەی شۆڕش و پێشمەرگە بووە بەقەت ئەوە گرنگی پێدراوە لەلایەن حکوومەتەوە؟ خۆی ئەگە برەی باس بکەی گرنگی پێدراوە حکوومەت گرنگی بە هەموو شوێنێک دەداتن کە ئەوەی کە پێیوەستە بە خزمەتگوزاری گشتیەکان ئەو ئەرچی حکوومەتە. دوو هۆکار هەیە کێشەی دروست کردیە لە ساڵی 2013 و 14 ئەوانە گرفت لە بۆ دارایی حکوومەت دروست بە دارایی گشتی دروست لە ناوچەیە نەوەکو هێلێک هەبوو خزمەتگوزاریی باش کرابوو لەو ناوچەیە و لە ناوچەکانی دیکەش خزمەتگوزاری باشی کرابوو ئەوەی من تەماشای دەکەم ڕاستە لەوانەیە لە ئاستی تموحیمە نەبیتن چکە چۆمان و پێگە استراتیزیەکەی و بوونی ئەو خەڵکە تێکۆشەر لە ناوچەی ڕەنگە پێویستی بە هەبی لە ڕووی چەندایەتی و کوالیتیەوە پرۆژەکان بگۆڕدرێن بۆ شێوەیە بینن کە خەڵک هاان بدا بێنەوە ناوچەکانی نەوەک لی کۆز بکەن ئەمە خاڵەکانمان بەو شێوەیە لە 2 ساڵی ڕابردیش باشی دروستبوونی داری سەر بە خۆی سۆران بەردەوام ئەو بابەتە لە ئارادا بووە کە وا لە خەڵک بکەین تموحیان زیاتری بۆ گەڕان و لە بۆ ئەو ناوچێجا ئەوە پلانێکی دوور و درێژە پێویستی بەوە هەیە لە چەند هێلێکی هاوتەری بۆ ئیشی لەسەر بکرێت. ئەو هۆکارانێکەوە ئەکەبرێن ئەگە خەڵک ئێرە جێبێڵێ زیاتر بۆ چیە نەبوونی خزمەت گوزاریە بایەخ پێنەدانە چ شتێک وای کردووە کە بێکاریە؟ ئەوەی من زیاتر تەماشام کردی وەکو کە بە چاوی ئیدارە تەماشام کردووە لەبەر بە دوای چانسەریەوەین پێکاتۆ لە چەند شت بێکاری بە دەرەزە یەک دووەم شت جستانێکی دوور و درێژ گرانی سوتەمەنی سێم شت ڕەنگە پەیدابوونی هەلی کار ینی یاخود شوێنەکە ینی پێویستی بەوەی هەبیتن کە لای لێ بکرێتەوە هەڵکردنی ئەو بابەتانە بە تایبەتی سوتەمەنی و ڕێگا و باند و پەیداکردنی هەلی کار گومان لەوەدانی لە بۆ هەموو شوێنێک دەرفەتی باشن لە بۆی ببوژێتەوە و زیاتر ئاوادان بیتەوە. ئێوە وەکو حکوومەت چیتان کردووە بۆی ئەو هۆکارانە نەمێنن بۆی خەڵک بمێنێت؟ ئێمە کار لەسەر ئەوە دەکەین و بەردەوامیشین ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکە لە ناوچەیە بگۆڕین بە تایبەتی خوێندن پەروەردە تەندروستی هەروەها ڕێگاوبان و پەیداکردنی هەلی کار ئەوەی کە هەلی کار لەدەست حکوومەتە ئەوڕۆکە گرنگیدانە بەلایەنی گەشتیاریەوە گرنگیدان بەلایەنی گەشتیاری با ئەستێکی باشی خزمەتگوزاری یاخود هەلی کار ڕادەچێشی لە بۆ ئەو ناوچەیە بۆ نمونە پرۆژێکی گەشتیاری دەکرێتەوە لەوانەیە 5 کەس تا 7 کەس لەوانەیە 10 کەس ئیشی تێدا بکەن کەواتەوە هەلێکی باشە لە بۆ ئەوەی کە ئێستا کە لە بەدەستی مەیە هانی خەڵکدانە لە بۆ ئەوی بتوانانی پرۆژێک گەشتیاری لە ناوچەیە دروست کاتن و بینایی بکات. کاک سوارە لەبەرەوەی چۆمان و باڵەکەتی لە ڕووی گەشتیاریەوە سەرنجڕاکێشە ناوچەی گەشتیاری زۆریشی هەیە برێن پرۆژەی گەشتیاریشی لێکراوە هێشتا ماویشەتی مەرجتان بۆ ئەو کۆمپانیا و ئەو شوێن و ئەو خەڵکە هەیە کە دێت لێرە پرۆژەیەکی گەشتیاریە کاوەرم ئەگەر خەڵکی باڵەکایەتیش نەبێ زیاتر ئەو خەڵکە بەکاربێخی کە خەڵکی باڵەکایەتیە خۆی بەردەوام هەندانی مەلەسا ئەو بازنەیە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری چۆمانیش و بەڕێوەبەرایەتی گشتیش و ئێمەش لەگەڵیان لەسا ئەو هێلە کار دەکەین کە ئەو بەگەرخستن یاخود هەلی کار ئەو ناوچەیە بەکاربیێنی ئەگەر هەبیتن لە ڕووی کوالیتیەکەیەوە بۆ نمونە ئەندازیار لێرە هەیە دەبێت ئەندازیاری ئێرە بەکاربیێنن بۆ نمونە کرێکاری ئێرە هەیە کرێکاری ئێرە بەکاربیێنن بۆ نمونە ئابووری ناسێک هەیە لێرە ئەو ئابووری ناسە بەکاربیێنن محاسب بە هەمان شێوە بەکاربیێنن بەڵام نەوەک شتێک لێرانە هەیە ئەمە پرۆژەکە ڕابگرین سیۆڵە لێرانە ئەو زانستنی یاخود ئەو کوالیتیە نیە بۆیە ئەو بوارە هەدا ئیمەنێ بەڵام لامان کاتیشدا بە زۆری داواقیش داوا وە خەڵکی ئەو ناوچەیان بەکارهێنایەوە. کاک سوارە لەسەر هەر سێکتەرەکان بوەستین پەروەردە یەکێکە لەو بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی هەموو خەڵک قوتابخانەی هەبێ منداڵ بخوێنێ و مامۆستا هەبێ لەما لە ڕووی چۆمانەوە لە باڵەکایەتیەوە ئەو گرفتەبوونی هەیە پەروەردە وەکو پێویست بایەخی پێدراوە بایەخێکی باش پێدراوە پەروەردە یعنی بە تایبەتی لە ڕووی منهەج و
ڕێسای خوێندن و هەتا ئاستی خوێندنیش بە شێوەیەکی گشتی کە تەماشای ستافەتەن پەروەردەیەکان دەکەی سەردانی قوتابخانەکەی هەست بەوە دەکەی کە بنیەیەکی تەحتی ژێرخانێکی باشەیە لە بۆ پەروەردەکردنی ئەو ناوچەیە. ئەی لە ڕووی باڵەخانە لەڕووی باڵەخانەوە بۆ نمونە ئێمە لە سنتەری قەزای چۆمان کێشەمان هەیە ئەمە ڕەنگە کە تەماشی ستافەکانی خوێن و مامۆستایان دەکەی لە ئاستێکی زۆر بەرزن بەڵام لە زۆر قوتابخانەکان کێشەمان قوتابخانەکان هەم گچکەنە و هەم کۆنیژ بوونە وەیە لە هەوڵی ئەوە داینەکە قوتابخانەی نوێ لە ناوچەیە دروست بکرێن قوتابخانەی گەورە لە ناوچەیە دروست بکرێن کە بتوانیت ئەو فشارە لە خۆ بگریتن و چارەی کێشەکە بکاتن لە ڕووی بینایە و هەوونی بینایە. لە نێو پلانەکەی ئێوە کە بۆ 2023 هەتانە تاوەکو ڕەزامەندی لەسەر ئەدرێ جێ بۆ پەروەردەکراوەتەوە باڵەخانەی نوێ یا باخچەی منداڵان دروست سارەکە ئەو سا لە سنتەری قەزای چۆمان هەمانە لە بۆ 2023 پێشنیارمان کردو قوتابخانەیەک تێک بدێ و لە بە شێوازێکی نوێ دروست بکرێتەوە و پێشنیاریش کراوە ڕەوزە یاخود باختی ساوایان دروست بکرێت لە سنتەری چۆمان چونکە دوو ڕەوزەمان لە بینایی کرێدانە بۆیە ئەوەمان هەیە کە پلانمان هەیە بینایی ڕۆزەی نوێ دروست بکرێن و بینایی قوتابخانەی نوێ دروست بکرێن و بینایی کۆنیش نۆژەن بکرێنەوە تێکدان و نۆژەنکردنەوە لە ناحیەکان و هەروە سنتەری چۆمان و هەندێک گوندەکانش لە تەواوی گوند و ئاواییەکانی ئەوانەی ئاوەدانن قوتابخانیان هەیە تقریبا هەمویان چێشی قوتابخانەیە بەتایبەتی قوتابخانە بنەڕەتیەکان زاگوند بێتن یا سنتەری ناحیەکان بێتن چێشە گرفتی وامانە هەیە قوتابخانە هەیە لە کرێ قوتابخانە هەیە لە کەرەوانەیە بەڵام گرفتی دروست نەکردی لە بۆ ئەوەی نەبوویتە هۆکار لە بۆ ڕاکردنی خوێندن تا چەند هەوڵە دەن ئێستا داواکاری خەڵکی ئێرەڕەنگبی بە تایبەتی ئەوەی لە دوای پۆلی 12 پێویستی بە زانکۆ ئەبێ هەوڵ بدرێت لەگەڵ زانکۆی سۆران هەماهەنگێک بکرێن کۆلێژێک دوو کۆلێژ بێتە ئێرە بۆ ئەوەی خەڵک زیاتر لێرە بمێنێتەوە و درێژش بە خوێندن بدە ئەوەی ئێمە پەیوەستیم پێوە ڕاگررتنی خەڵکە لەو ناوچەیە کۆس نەکاتن لەڕووی کێشەی هەبوون و نەبوونی خوێندن لەو ناوچەیە ڕاستە خوێندنی باڵا جا لە ئاستی پەیمانگا بیتن یاخود کۆلێژەکان بیتن یا زانکۆ بیتن شتێکی زۆر باشە لەو ناوچەیە هەبیتن بەڵام بە لە بەرچاوگرتنی کوالیتیەکەین نەوەک هەرکردنەوە بیتن و دوای ببیتە کێشە لە بۆ حکوومەت و ئیدارە و ناوچەکەش بۆیە لە هەوڵی ئەوە داینە چ کۆلێژێک لێرە بکرێتەوە چ ئاستێک لێرە بکرێتەوە ئەو زۆر گرینگە ئەوەی دیراستان کردووە چی بۆ ئێرە ئەگونجێت بۆ لە ڕۆی خوێندنی باڵا بە تایبەتی کۆلێژەکان هەبوونی زانستی کشتتوکاڵی ئەندازیاری کشتتوکاڵی هەبوونی شارەزە لە بواری گەشتیاری هەبوونی شارەزە لە بواری بازرگانی لە بواری گواستنەوە ئەوانە زۆرگرن لە بواری ژینگەیەوە زۆر گرینگە کە لێرە ئەو توانستانە هەبیتن جا لە ئاستی ناوەندی بی لە ئاستی خوێندنی باڵا بیتن بۆیە کار لەسەر ئەو بابەتە دەکەینەوەکو چەند جارێک ئەو بابەتان لەسەر کۆبوونەوەکان باز دەکرێن کۆلێژێک لەم ناوچەیە بکرێتەوە بەڵام کۆلێژێک هەبیتن ئامانز بپێچیتن نەوەکو برێ بەس ناوە کردیتمانەوە لە ڕووی کارەباوە بارودۆخی چۆمان چۆنە لە ڕووی کارەباوە لۆی باسمان کرد زۆر باش نینە بە تایبەتی زستانان و بەشێکی هاوینیش ئەوش پەیوەستە بە هەبوونی نەبوونی وێزگی 132 لەو چۆمان بۆیە ئێستاکەوە پلانەکە وایە کە ئێستاکە بەرەو پێش دەچیتن لە بۆ ئەو مانگانەی دادێ زستان ئەو پرۆژێ تەواو بیتن کە وێزگەی 132 لە چۆماندانرا کوالیتی بە کارە باش لەو ناوچە و ئاستی هەبوونی کارە باش لەو ناوچەیە دەگۆڕێتەوە بیرشتان لەوە نەکردەوە وێزگەی ئاوی کە بە کارەبا بە ئاو ئیشکال لە بەرەوەی سەرچاوی ئاو لێرە زۆرە بتوانن سوود لەو سەرچاوانە شوەرگیرێن ئێمە هانی ئەوە دەدەین کە سوود لە وزە نوێ بۆەکان وەربگیرێتن زا باویتن کارەبا ئاو بیتن خۆر بیتن هەوڵی ئەوە دەدەین ئێمە بەڵام بۆ نمونە ئێستاکە باشترین سەرچاوە لە بۆ پەیداکردنی کارەبا لە ناوچەیە چییە بە قەناعەتیمە ئاوە ئاو پێویستی بەچێ پێویستە پۆند و بەنداومان هەبیتن لە بۆی بتوانی سوودی لێوەربرنەوەکو ئێستا کە تەماشای دەکەن ڕەنگە تاکو 4-5 گوندمان هەیە پرۆژەی کار و ئاویان هەیە بەڵام خەڵکەکە بۆ خۆی پێچیلی نایە کە تەجروبێکی زۆر باشە تەشجیعیان دەکەین کە بەردەوام بێتە بەڵام ئەگەر بێت و ئەمە ئەوە بکەین تەماشای بکەین ئاوی چۆمانی ناوچەی باڵەکایەتی شایانی ئەوەیە کە ئاستێکی باشی وەبەرهێنانی کارەبا لەبوو دروست بکە بەڵام پێویستی بە بەنداوی باش هەیە ئەنیمە تێچووی زۆری ئەوێ تێچوی زۆری دەچکە ئەوانە بنیەی تەحتی ناوەنەوە پرۆژەی استراتیژیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێویستە بڕیاریان لێ بدرێت چکە پرۆژەی قورس بە سارێک و 2 سار تەواو ناوێتن
ڕەنگە پێویستی بە چارپێ ساری بێنە تەواو دیراسی شوێنتان کردو ئەگەر بڕیاری بەنداوێک یا پۆندێک لێرە بدرێتن شوێنی لەبارە هەیە چارپێ شوێن هەیە بۆ منە گەلی سەکرانی دەتوانانی زۆر شیاوە دروستکردنی بەنداو نەوەک پۆند دەربند ڕەنگە شیایی ئەوی لە ڕووی دیتنی ئێمەوە کە دیراسەتی لەسەر بکرێتن دۆری ڕۆست بە هەمان شێوە شوێنی شیایی باشی تێدا لە بۆ دروستکردنی پۆند و هەروها بەنداویش چکە لەبەرەوەی سەرچاوەکەی ئاوی بەفری زۆر باشە بارانیشی زۆر باشە دەبینێت توی دیراسەتی ئەوەی بکرێتن لەسەر ئاستێک و چۆن دروست دەکرێتن بۆ ئاوەدانکردنەوەی گوندەکان چ بەرنامە و پلانێکتان هەیە و چیتان بۆ کردوون ئێمە لە ئاوادانکردنەوەی گوندەکان بە تایبەتی وەکو دووبارەی دەکەمە پاشی 2013 و 2016 شەمان لە بۆی دروست بوو چکە ئەو پرۆژانەیە کە بە تایبەتی ڕێوبانن زۆریان هیلاک بووینە پێویستیان بە نۆژەنکردنەوە و پێداچوونەوە هەیە ڕێش لە بۆ گوندەکان ژیانی ئەو ناوچەیە بەڕاستی چەند ڕێ باش بیتن گومان لەوەدانە ینی هەبوونی خەڵکەکە لەو ناوچەیە زیاتر کۆ دەکاتەوە ڕای دەچێشیتەوە هەوڵی ئەوە دەدەین پارەکە دەستمان پێکردی دووسێ گوند ڕێکانمان چاکردن لە بۆی وەکو پلانێک ئەو ساریش بە هەمان شێوە بودجەکە بێتەوە هەندێک کۆمەڵی گوندی کەمان هەیە لە بۆی ڕێکانیان لە بۆ چا بکەین هەروها کارەبای باشیان بگەینینێ لە بۆ ئەوی خەڵکیش بنەمایەک بیتن لە بۆ پرۆژەکانی دیکەی کوشت و کاڵی و گەشتیاری و بۆ بەرهێنا بە شێوەیەکی هێشتی گوندەکان بەرەو چۆڵبوونن یان لە سەقامگیریەک ڕاوەستاون و ئاوت دەتوانم لێم شێوە سەقامگیریەکەیە بەڵام کۆچیش هەیە ینی دەبینین لە هۆکارەکانی کۆستان پرسیوە هۆکارەکانی کۆست کە تەماشای دەکەی وەکو پێشتر ئاماژەمان پێدا بۆ نمونە نەبوونی هەلیکار و نەبوونی کۆڵێژ و زانکۆ لەو ناوچەیە و دووری ئەو ناوچەیە و بۆ نمونە تەماشایش دەکەی ئاستی پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی ئەوش دەوری خۆی دەبینیت ئەوەش هۆکارێکە لە بۆ کۆچکردنی خەڵک لە بۆ ئەو ناوچەیە بەڵام هۆکاری سەرشی نەبوونی هێلی کارە لەو ناوچەیە چێشە گرێ دروست دەکاتن دووبارەشی دەکەین زستانی ئەو ناوچێ و نەبوونی هەلیکار هۆکارێکی زۆر هاندەرە لە بۆی خەڵکە ناوچەیە بەجێبێنێت ینی کەوابێ ئێوە حکومەت لەسەر شانتانە زیاتر هەوڵ بدەن لە پرۆژەکە هەلیکار بڕخسێ بۆ خەڵکو و لێرە بمێنێتەوە ئەوەیە داینەمۆی ئیشەکەیە بەڕاستی ئەوە هەلیکار چۆن پەیدا دەبێتن چۆمان لەبارە ئەگەر هەندێک کێشەی سیاسی لە کۆر بیتەوە کە لە دەروی سنوور لە بۆ دێتن زۆر لەبارە لە بۆی خەڵکەی زۆری لە کۆبییتەوە ئاوادانکردنەوە زیاتر بۆ خۆی دەبێتن بە تایبەتی لە ڕووی گەشتیاری چاروەرزە لە ڕووی کشت و کاڵیەوە ئەوە زۆر گرنگن لە بۆ ناوچەیە هەر باس لە سەر چۆڵبوونی گوندەکان مەترسیەکانی سنوور چ پەکەکە چ تۆبارانی کۆماری ئیسلامی ئێران ئەوانش بە جۆرێک لە جۆرەکان کاریگەریان نییە ئەگەر باسی لێ بکەی ئەوش هۆکارێکە بۆ نمونە ئێستا ناوچەمان هەیە بە هۆکاری پەکەکە حکومەت ناتوانێتن کاری تێدا بکە وەکو پێویست خەڵکیش ڕەنگ بێ ئامادە بێ بگەڕێت خەڵک ئامادەیە لە بۆ گەڕانەوە بەڵام حکومەت ئامادەیە لە بۆ خزمەت گوزاری خەڵکیش ئامادەیە لە بۆ گەڕانەوە ڕەنگە بەڵام مەترسیەکانی هەبوونی ئەو هێزانە لەو ناوچەیە فاکتەرێکی زۆر سلبیە لە بۆ تێکدانی بەرنامەکانی حکوومەت لەو ناوچێ دۆری باڵەیان چەند شوێنێک هەیە لە سنووری حاجی ئۆمەران ئەوانە هەم ناوچەی باشن لە بۆ گەشتیاری و گشتتوکاڵی و هەبوونی ڕەوەندەکان بەڵام هەوەکاری ئەمنیەکە کە خۆی دەبینێتەوە لە بوونی هێزی پەکەکە فاکتێکی سلبیە لە بۆ بەرنامەکان ڕەوەند و ئاژەڵداران کە ئێستا لەو کوێستانانن بۆ لەوەڕاندنی مەڕوو ماڵاتەکانیان ئەوانیش جاروبار مەترسیان لەسەر دروستە بێ بە تایبەتی لە کاتی تۆبارانەوە هەوڵتان داوە لەگەر کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لەم دوایانە شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان چوە ئێران و لەسەر ئەو بابەتانش گفتوگۆ کرابێ گفتوگۆ بەردەوام دەکرێتن لە کۆبوونەوە دەوریەکان و لە کۆبوونەوەی کە ساز دەکرێتن ساڵانە لە نێوان ئیداراتی ئێرانە و کۆماری ئیسلامی ئێران هۆکارە ئەمنیەکان باز دەکرێن هۆکارە بازرگانیەکان باز دەکرێن چێشە و گرفتە بازرگانیەکان باز دەکرێن ئەوەی کە بازت کرد بەردەوام باسی ئەو بابەتە دەکرێتن بەڵام دەمینێتەوە سەر ئەوەی ئێمە لە لای خۆمان چۆن وەڵاممان دەبیتن لە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو بارە جا معالەزەکردنی کێشەی پەکەکەیە معالەزەکردنی کێشەی سنوورەکانە بەڵام هەماهەنگی کۆماری ئیسلامی ئێرانیش نەبێتن ڕەنگە کارەکە تۆزێک زەحمەت بێت جگە لەو مەترسیانێکە هەیە لە ڕووی پاکردنەوە و ناوچەی من ڕێژکرا و تا چەند لە باڵەکایەتی زەوی و شوێنی وا هەیە یا چێلگەی وا هەیە من ڕێژکرا بێت و تا ئێستا پاک نەکرابێتەوە خۆی کە تەماشای دەکەی بە شێوەیەکی گشتی لەبەر ئەو ناوچەیەکی گەرمی شەڕ و کێشە و گرفتەکان بووە شەڕی 8 ساڵی عێراق ئێران و بەشێک لە شەڕی ناوخۆ کێشە و گرفتەکانینە هۆکار بووە لە بۆ ئەوەی لە ناوچێ بەڵام ئەو چێلگە مینانی کە لە زمانی شەڕی عێراق و ئێران دانراینە چێلگە هەرە مەزنەکان لە ناوچێ زۆری معالەزە کرایە بەڵام ئاشتێکی زۆریش و ڕووبەرێکی زۆریش مایە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری میلکە لە سۆرانە
کە لەو ناوچەیە دانراوە هۆکارێکە لە بۆ ئەوەی کە ئەو ناوچەی کێشەی هەیە بۆیە بەڕێوەبەرەتی گشتەکە لەو ناوچەیە سنووری سیدەکان و سنووری چۆمانە هەندێکی بەشێکی مێرگە سۆرە بەردەوام کار لەسەر ئەوە دەکەین ئێمەش پشتگیریان دەکەین و چاڵاکن لەو بابەتە ساڵانە چەندین چێرگە خاوێن دەکەنەوە ڕادستی خاوەنەکانیان دەکەنەوە بەڵام کێشەمان هەرمایە و ڕەنگە پێویستی بە توانایەکی باشتر هەبێ بۆ ئەوەی بە ساڵی کورد و سەر پاک بکرێنەوە چێرگەکانە. یعنی ئێستا خەڵک ئەو دڵنیایە نییە بە تایبەتی لە هەندێک ناوچە و شێستانی کە بۆ بەرهەمی بەهارە و ئەوانە زۆرجار کەسێک ئەکەوێتە بەر ئەلقامە جەخوانە کاجیان لە دەستەدا یاکەم ئەندامە بێ ئەو دڵنیایە نادرێت کە بڵێن تەوا ئەو ناچانە پاکراونەتەوە ئەوانە وەکراینە هێما کراینە پارێزرا ینی شێوە ئەوە چیاندرایە کە ئەوانەش شوێنی مەترسیدارن ئەوانە ئەگە جێشتان لێوی ڕاگەیاندن هەفتەی ڕابردی دەڕۆژ پێش ئێستا کە حاڵەتێکمان هەبووەکە بەبەرمین کرد لەو ناوچەیە لە یەک لە شاخەکانی سنووری حاجیۆمەنە و بەردەوام ئەو بابەتە لێرە نوێ دەبیتەوە کەواتە بۆیە هاندی خەڵک دەدەین کە بە هۆشیاریەوە هاتوچێ ئەو ناوچانە بکەن لەبەرەوەی ئەو شوێنانی کە هێمایان لێدانراوە دیار گومانی لەسەر هەیە کە پاک نکرایتەوە یا ئەلغام گومان دەکرێت کە ئەلغامی لێبن تەقەمەنی لێبیتن چونکە تەقەمەنێکە هەر ئەلغام نییە تەقەمەنی کۆنی زمانی شەڕی عێراق و ئێرانیش ئەوان هەر هۆکارن لە بۆ هۆکاری مەترسیدارن ئەوانە پێویستیان بە لالێکردنەوە گرنگی پێدان و خاوێنکردنەوە هەیە. کاکسوارە لە ڕووی گرنگجیدان بە کشت و کاڵ و باغداری لێرە تا چەند ڕووبەری زەوی داچێنراوە لە گەنم جۆ یا برنج ئەوانە ئەچێندرێ خەڵک بایەخی پێداوە خۆی ئاستی بابەتی سەرشێکەی کە پەیوەستە بە لایەنی کشت و کاڵیەکەی بەرهەمە کشت و کاڵیەکە زیاتر باغداریە لەو ناوچەیە باغداری و گاوداری کە بەخێوکردنی ئاژەڵ و بە تایبەتی ڕەشەوڵا لەو ناوچەیە بێزگە لە ڕەوەندەکان بەڵام ئەگە بێ سەر بابەتی دیکەی گەنم و جۆکە ئەوەنی کە استراتیزیەکانن ئاستێکی کەمە لەو ناوچە لەبەر زەویەکانی ئەو ناوچێ زیاتر ئەگەر بکرێت دەی بەراو بیتن نەوەکو زەوی دیکەی دێمەکار لەو ناوچێ لەوە بە چاندی گەنم و جۆ زۆر کەمە ئاشکرایە شوێنی شاخاوی زیاتر لایەنی کشت و کاڵیەکەی کە زیاتر گەشێکی دەبکە باغداریەکەی لەبەرەوەی ئەمە زیاتر گرنگی بە باغداری دەدرێت لەو ناوچەیە بەردەوامیش لەگە بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و لایەنە کشت و کاڵیەکان هەوڵی ئەوە دەدەین کە ئەو چێشە گرفتان لە بۆ خەڵکەکە بە جوتیاران چارەسەر بکرێتن هەرچەند لە ئاسی طموح نییە بەڕاستی تواناکە زۆر لە خوارەوەی بەڵام خەڵکەکە زیاتر احتیمال لەسەر خۆی دەکات بە تایبەت لە ڕووی قڕکەرەکان و ئەو بابەتانی کە کشت و کاڵ لە ناوچەیە بەهێز دەکاتن بەڵام لەگەر ئەوەشدا حکوومەت هەوڵی ئەوە دەداتن لە ڕووی بازرگانیەوە خەڵکەکە هام بداتن بازرگانی کشت و کاڵی ڕێەکانیان لە بۆ چاپ بکاتن پۆنیان لە بۆ دروست بە جۆگە ئاودێریەکان باشتر بکاتن سەرچاوەکانی ئاو بپارێزین ئەوانە هاندار لە بۆی کشت و کاڵ لە ناوچەیە توانیتانە تەواو کە باس لەو هاوکاریانە کرد لە ڕووی دا و دەرمان و کۆمەڵەشتی تر هاوکاری جوتیاران بکەن بەردەوام بەرنامەی هاوکاری هەیە لە بۆ جوتیاران زار لە شێوەی قەرز بیتن لە شێوەی سلفە بیتن لە شێوەی هاندان بیتن لە شێوەی ڕێنمایی و شتی زانستی بیتن هەندێکیش خزمەت گوزاریان پێشکەش دەکرێت بە تایبەتی سەماد و هەندێک ئامێر و ئەوەی کە پێویستە لەوانەیە لە بۆ شێوازی کشت و کاڵکردن لە ناوچەیە هانی ئەو خەڵکە دەدرێتن بەو شێوازە بەڵام بڕێم لە ئاستی ئەوەی کە وزارەتی کشت و کاڵتوانی بیتن کێشەکان بەتاوە بە شێوەیەکی گشتی و سیستماتیک بنبەر بکاتن مەرحەلی تر و قۆناغی ترمان وایە. سارخانەیە خوازان بوونی هەیە ئەو سارخانەیە کارەکە لە کار کەوتووە چی بۆ ئەکرێ ئێستا سارخانەکە 2 ساڵ پێشی ئێستاکەەوە لە ڕێی پارێزگا ئەو کاتی لەگەر وەبەرهێنێک شتێک کرا نۆژەن کراوە بڕیار وا بوو بەگەڕی بخاتن بەڵام لە پلانەکەی خۆی پشێمان بووە بۆیە نەیتوانی بەگەڕی بخاتن سارخانەکە بەڵام ئێستا کە ئامادەیە هەل لە ڕێی ئێوەش لە ڕێی ڕاگەیاندنی ئێوە وزاری کرمانزی بانگشتی ئەو خەڵکە دەکەن ئەوەی توانای ئەوەی هەیە سەر لە قایم قایمەتی قەزای چۆمان بداتن چۆن بەکاردەهێنیتن چونکە ئێستا کە حازرە ئامادەیە لە چۆمانیش ئەگەر هەبیت بە هەماشی ئەو توانیان هەبیت دەکرێت مەسەڵەن گرێبەستیان لەگە بکرێتن سارخانەکە مادام ئامادەیە ئەی بۆ ئیشی پێناکەن ینی کەم و کورتی ماوە هێشتا کەم و کورتی نەما بەڵام حکوومەت بەخۆی بەکاری ناینێتن لەبەرەوەی پێویستی بە سۆشتیت کە هەیە کێشە و گرێب دروست دەبێتن لەگەڵ ئەوە داینەکە مقاولێک هەبیتن بتوانیتن ئەو بابەتە بەکار بگێتن بەگەڕی بخاتن چکە کێشە لە بۆ حکوومەت دروست دەبێتن بەڵام ئەگەرەوە بەلێن هەبیتن یاخود گرێبەستێک لەگەڵ لایەنێک بکرێتن باشتر دەبێت و باشتر ئیشەکە بەکاردیەوە لە بۆ کەتی تایبەتیش باشترە بۆ بەگەرخستنی کۆمەڵێک خەڵک و گەنج و ئەوانە لەناو ئەو ساڵخانەیە. کاسوارە ئەو پرسیاران زۆر بە کورتی وەڵام دەیەوە تا چەند بایەختان بە وەرزش داوە لاو ناوچەیە خدای ینی وەرزشی چۆمانمان هەیە ئەوەندەی پەیوەستە بە ئێمەوە وەکو ئیداری قەزای چۆمان پژگیریشی باشیان دەکەین لەگە ئیداری سەربەخۆی سۆران بەڵام لەو ئاستەدانیا کە
کە وەرزشوانان بتوانە خۆیان تێدا ببینەوە چکە خۆ دەزانی وەرزش سەلایەنێکی هەیە پێویستی بە یاریگای باش هەیە توانای باش هەیە یاریزانی باش هەیە ئەوانە هەمویان لە ڕووی ژێرخانەوە چۆمان پێویستی بە لالێکردنەوە هێزێت بەتابەتی توانای داراییەکردنەوەکو توانایی باشی مرۆیی هەیە لەڵی وەرزشیەوە ئەی بۆ یاریگە هیستان بۆ کردوونە یاریگایەکەی گونجاوە یاریگایەکە تاکو ئێستا کە دەتوانن برم یاریگامان هەیە بەڵام پێویستی بە گەشە پێدانیش هەیە بەتایبەتی لەڕووی فراوانکردن و شوێنی دانیشتنی جەماوەرە دوا پرسیاری من ئەوە بێ ئەوەی دیراستان کردووە گرفت و کێشەکانی چۆمان زیاتر لە چ بوارێکن بە شێوەیەکی گشتی کە تەماشێرێکی کارەبایەکە بۆ بەرەو چارەسەکردن دەزیستن لە هەندێک لە شوێنەکان بۆ نمونە ناحیە قەسرێ پێویستی بە پرۆژەیەکی ئاوی گەورە هەیە ئێمە ڕێگاوبانی ئەو ناوچەیە بەتایبەتی ڕێگای هەمووتن پێویستی بە پەرەپێدان و فراوانکردن هەیە چکە ڕێگاکانی هاتوچۆ شادەماوی و گیانی ئەو ناوچەیەنە هەروەها لە ڕووی ژینگەیەوە ئەو ژینگەی ئەو ناوچەیە بەپارێزین ئەوەش پێویستی بە چەند ئالەتێک هەیە لەوەی ئەو شتە فراهەم بکرێتن هەبوونی پۆلیسی ژینگە پێشمەرگەی ژینگە پاراستنی سەرچاو ئاوەکانی ئەو ناوچەیە ئەوە هەمویان تەحەدی و ینی دەتوانین برم مەترسین ئەگەر نیان پارێزین پێویستە لە ساڵانی دوادێ دادێ ئەو پلانەمان هەبێتن ئەو سامانە بپارێزین دەستان خۆش بێ کاک سوارە سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ سوارە ئەکرەم قایمقامی قەزای چۆمان بۆ وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسی پەیوەست بە پرۆژە خزمەتگوزاریەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری قەزای چۆمان تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێک شاد و ماڵاوە.